عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان قسەکردنە لە ڕۆڵی ڕێکخراوەکانی لاوان لە پەرەپێدانی تواناکانی لاواندا. ئەم تەوەری بەرنامەیە هاوکاتە لەگەڵ یادکردنەوەی هەژدەی شوبات یادی دامەزراندنی هەردوو ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. میوانی بەرنامەکەمان بەڕێز کاکشڤان کوردستانی بەرپرسی ناوەندی باڵای سلێمانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. کاکشڤان بەخێر بیت و خۆشحاڵم. زۆر سپاس، من خۆشحاڵم. کاکشڤان، ئێمە 67 ساڵ لە تەمەنی ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانمان تێپەڕاند و لە ماوەی 28 ساڵی ڕابردوو زەمانێکی تا ڕادێکی زۆر باش بووە لەوەی کە کۆمەلگەی کوردستان بەڕووی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی NGOکان و بە پیشەی بوونی زیاتری ئەم ڕێکخراوانە کۆمەڵێک هەنگاوی باش هەڵگیراوە، ئەتوانین بڵێن جۆرێک لە کراهەوەشەیە. سەرەتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کە مەهامی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لەم قۆناغە تازەیە چییە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە کاک سەربەست. هەڵبەتە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان 67 ساڵی خەبات کە هاتوو بەردەوام بووە لە بۆشایی کۆنا هاتووە کە لێنێکی گەورەی بە درێژایی مێژوو لە قۆناغەکانە پڕ کردوتەوە و لە ئێستادا کاری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان چەند بوارێک لە خۆی دەگرێت، بەڵام لەسەر و هەمیانەوە ئەمە دروشمەکەمان بەناوی بنیادنانی کۆمەڵگایکی دیموکراسی و مەدەنیە کە لە ئەساسدا کاری ڕێکخراوەیی پەرەوپێدانە یا ڕەخساندنی ژینگەیەکە بەرەو ڕۆی مەدەنیەتەوە. یەکێتی لاوان هەر لە 1953 هەتاکو ئێستا کە لە سەرەتایە خۆناغی شۆڕشی ئەیلول بووە لاو بەشداری کردووە و لە خەباتی بڵین چەکداریە و خەباتی شۆڕژیێڕی و پارتیزانیان ڕۆڵی هەبووە، دواتر شۆڕشی گوڵام بووە و دواتر کە هاتۆتە سەر ڕاپەڕین ئەوەی کە جەنابەت ئاماژت پێ کرد لە ڕاپەڕینەوە ئیتر ئەرچی ڕێکخراوەکان کە بڵین سربەخۆیەکی مرکزی وەرگرتووە وەک ئیدارەی هەرێمی کوردستان ڕۆڵێکی کارای هەبووە لە مەدەنیکردنی هەموو کایەکانە. بۆ نمونە لە وەرزشە ڕۆڵێکی زۆر کارای هەبووە لە ئەنجامدانی ئاهەنگ و بۆنە جەماوەریەکاندا، لە دەرخستنی توانای گەنجاندا لاواندا، لە هەموو بوارەکانە لاوان ڕۆڵێکی یەکجار کارامەی بینیوە. لە ئێستاشدا کە ئێمە بەرەو دنیای گلۆبالیزیشنە ڕۆین، بەرەو دنیاگە ڕۆین کە تەکنەلۆژیا باڵی کێشاوە بەسەر هەموو کۆمەڵگاکاندا، لاوان لەم قۆناغەدا کار لەسەر چەند پرسەیەکە. یەکەمیان دەرخستنی توانایی لاوان و گەنجانە لە کۆمەڵگادا لە هەموو بوارەکاندا، کردنەوەی پێشانگا شێوەکاریەکان و بڵین ئاهەنگە جەماوەریەکان ئەمانە هەمووی بۆ بڵین کەش و بارێکی ڕەخسا بۆ لاوان بێنینەکایەوە. خاڵێکی دیکەیەوەی کە کاری لەسەر دەکەین ڕێخستنەوەی وەرزشە لە ڕێگەی فۆرمی تیپی ملی وەرزشیەوە بۆ ئەوەی لاو لە تەمەنێکی بڵین 15 بۆ 16 ساڵیدا بتوانێت لەو بوارەدا خۆی بەباشی بمێنێتەوە و ئامادە بکرێتە گەر لە یانەیەکی دەرەجەیەک سوودی لێ ببینێت و بێتە ناو کای وەرزشەوە و پەرە بە وەرزشەکەی خۆی بدات و بە ناوی هەڵوەتە هەرێمی کوردستانەوەیە لە ناو یانە دەرەجەیەکەکاندا. و خاڵێکی دیکەی کارکردنە لەسەر پرسە هەنووکەیەکان. بۆ نمونە ئێمە لە مانگی ئۆکتۆبەر و نۆڤەمبەری ساڵی ڕابردوو لە زاخ و تاکۆخانەقین کۆمەڵێک سمیناراتمان کردووە لە بواری هۆشیاری مادەی هۆشبەر یاخود دوورکەوتنەوە لە مادەی هۆشبەر و لە ڕێگەی مەسەڵەن کەسانی پسپۆر و شارەزار لەم بوارەدا هەم لە ڕێگەی پانێڵ بێ سمینار بێ و دوجار ملحەقی ئەمانە هەر هەمووی بووە ئەوەی کە پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکرێ و خۆشبەختانەوە بوو پەرلەمان یاسایەکی لەبارەی مادەی هۆشبەردا بڵین خستە بواری جێبەجێکردنەوە و دەنگی لەسەردرا و پەسەندیش کرا. دەستان خۆش بە کاکشڤان. باسی وت کرد کە تایتڵی سەرەکی ئیشکردنی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لەم قۆناغا بنیادنانی کۆمەڵگایەکی دیموکراسی و مەدەنیە. ئەتوانین بڵین ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بۆ ئامانجگاندنی ئەم پرسە کەرەستە و ئامرازی پێویستی هەیە بە تایبەتی لە ڕۆفکرێکەوە؟
بە دڵنیایەوانێ جارێک بۆ بنیادنانی ئەو کۆمەڵگایە کە ئێمە لە خۆمانەوە سەیری دەکەین پێویستیمان بە چەند خاڵێکی زۆر زۆر گرنگە. یەکێک لەوانەوەی کە جەناب باسی لەسەر دەکەین. خاڵێکی دیکەی ئەوەی کە هەیە بێ ڕەخساندنی ژینگەکە لە بوار بێت بۆ ئەوی بتوانانی تۆ فۆرمی مەدەنیەت بەگەڕخستنی پێ بکەیت لە کۆمەڵگادا. لە ڕۆی توانای فکریەوە خۆشبەختانە کۆمەڵێک کادر و بڵێتوانی بڵین لەشکرێک کادری باشمان هەیە لەو بوارەدا، بەڵامەوەی لە هەمووی گرنگترەوەیە کە ئێمە لە بواری خوێندنەوەی کتێبدا یاخود لە بواری پێشکەشکردنی سمیناراتدا یاخود لە بواری بڵین بڵاوکراوەدا کە ئێمە گۆوارێکمانێ بەناوی گۆواری پێشکەوتنەوە بەردەوام ڕۆڵێکی کارایی هەیە لەو بوارەدا کەەوە لایەنە فکریەکە بەرقەرارکە، چونکە هیچ کۆمەڵگایەک ناتوانێت بنەماکانی خۆی لە ڕووی کۆمەڵایەتیەوە جێبەجێ بکات ئەگەر بێت و لایەنە فکریەکەی لەگەڵدا نەبێت. کاکشبان دیارترین ئەو چالاشیانەی کە ئێستا ئێوە بەرجەستەیەکەن لە کۆمەڵگەی کوردیە بە تایبەت پەیوەندیدار بێ بە پرسی گەنجەوە چییە لە کوردستان؟ ڕاستی بکو سەرەتاش بە ئاماژەمە قسەکانی کرد ئێمە بەپێی قۆناغەکەیە هێشتی لاوان بەپێی قۆناغەکە مامەڵە لەگەڵ پرسەکانەکە بۆ نمونە وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە شەڕی ڕوبەڕبوونەوەی ڕێکخراوی تیرۆریستانی داعشدا کۆمەڵێک لاوی خۆبەخشمان هەموو لە سەنگەرەکان هاوشانی برا پێشمەرگەکانمان لە دژی ئەم ڕێکخراوە یاخود لە دژمی ئەم تیرۆریستیە کە ڕوبەڕۆی یاریمی کوردستان بووە دەجەنگا، بەڵام هاتین لە مانگی نۆی ساڵی ڕابردوو داواتە 2019دا بۆ ماوەی 10 ڕۆژ خوڵێکی سەربازیمان کردەوە کەوا لاو لە ڕێگەی بڵین ئەکادیمیەوە و مەشقەوە فێری هونەری جەنگی و سەربازی بێت. ئەمە بۆ چه قۆناغێک گرنگە؟ بۆ ئەو قۆناغە گرنگە کە ئەگەر بێت و خوانەخواسە ئێمە ڕوبەڕووی جارێکیکە پرسێکی وەهابینەوە لاوان و گەنجانمان ئامادە بن بە خۆبەخشانە بەرگری لە نیشتیمان بکەن. خاڵێکی دیکەوەی کە ئاماژەم پێکرد لە بواری پرسی بۆ نمونە مادەی هۆشبەرە. ئێستا ئێمە کار لەسەرەوەکەین بزانەیشین هەرچەنە ڕاپرسێکیشمان کردووە پێشکەشی بڵین سەرۆکاتی حکوومەتمان کردووە کەوا بۆ هۆکاری گەنج یاخود بێکاری گەنجان و لاوان لە کۆمەڵگای کوردستانیە بۆچی دەگەڕێتەوە. ئەمانە ئەو پرسانن کە ئێمە دەتوانین لەگەڵ قۆناغی ئەمڕۆی هەرێمی کوردستانە کاری لەسەر بکەین. هەڵبەتە بۆ دواوە بەرنامەی دیکەمانە بێت ئەو بەرنامانە ئێمە لە ڕێگەی جێبەجێکردنیەوە پێشتە ڕاگەاندنیەوە ئاماژەی پێ دەکەین بۆەوەی کە ئەم بەرنامەمان هەیە و گەنجان و لاوانمان دەتوانن سوودمەند بن لەم بوارەدا. کاکشوان وەک ناوەندی باڵای سلێمانی بەڵێ لە دیارترین ئەو چالاشیانی کە لە 2 ساڵی ڕابردوو ئەنجامتانیا بێت و لەسەر گەنجان و لاوانی سلێمانی هەستکەن کاریگەری هەبووەوە بە گەرمی و هاتوونتە پرۆژەکە و هەستان کردووە سەرنجامیش سوودیان بینیوە. بۆ نمونە بەڕێزە باسی ئەوت کرد کە ئێوەکو یەکێتی لاوان گرنگیدان بە خولی پیشەییاوە لە نمونەی ئەو خولانە کامانە؟ بەڵێ خۆی سەرەتا کاک سەربەست سوپاس بۆ خاڵە گرنگی کە باست کەرا بە تەمەی کە هەمووی باسم گەرم و هێشتی لاوانی دیموکراتی کوردستان لە سەرتاسەری کوردستان بابەتێکی گشتی بەڵێ بابەتێکی گشتی وەک مەهامی یەکێتی لاوان کە بۆ گەنجان و لاوان چی پێەیە، بەڵام بۆ وەکو ناوەندی باڵای سلێمانی ئێمە لە ساڵی بڵین لە 2010ەوە کۆمەڵێک پرۆژەمان هەبووە و جێبەجێمان کردووە و خۆشبەختانە کۆمەڵێک لا و گەنج بەشداریان تێدا کردووە. گرنگترین لەو خاڵانە کۆمەڵی خولی پیشەیی بووە، بۆ نمونە لە خولی مۆنتاژدا کۆمەڵی گەنجی باش هاتوۆتە پێشەوە بۆەوەی فێری مۆنتاژ و مۆتەر کە کەشتێکی بڵین کە بوارێکی هەرە سەرەکی ئێستایە و وابەستەی میدیایە. و خولێکی دیکە کە دەتوانم زۆر بڵین ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە خولێکی ڕاگەاندنمان بۆ ماوەی مانگیەک و نیو کردبووە لە ناوەندی باڵای سلێمانی کۆمەڵێک مامۆستا و پسپۆڕ و کەسایەتی شارەزا لە بواری ڕاگەاندنە هاتبوون وانەکانیان لەو بوارەدا پێشکەش دەکرد. لەگەڵ ئەوەشدا ئێمە پراکتیکیمان هەبوو. هەر لێرە سوپاسی لێ دەتوانم لێرەوە زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی ئەم سلێمانی کوردستان تیڤی بکەم کە ئەو لاوانەی کە بەشداری خولەکە بوو بوون لێرە بە پراکتیکی
پراکتیزەی ئەو تیۆریانیان دەکرد کە وەریان گرتە بوو لە خولەکەدا. کۆمەڵێک خولی دیکەمان هەیە هەڵبەتە ناکرێ هەمووی بە ئاماژێ پێ بکەم، بەڵام یەکێکی دیکەش لەوانەیە مە خولێکی ئارایشگامان کردبووە هەنێ بۆ خانمان و ئافرەتان کە لەم خولەدا خۆشببختانە 2 ئافرەت تێیدا یەکەمی خولەکە بوون و توانیمان لە ڕێگەیەوە ئارایشگایەکیان بۆ بکەینەوە و بتوانن ئەوەی کە لە خولەکە فێر بوون لە ویادە بتوانن پراکتیزەی بکەن و بێتە سەرچاوێکی بژێوی بۆ خۆیان. کاکشمان وەرزشێکێکە لەو تەوەرە سەرشیانەی کە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ئەوەندەی من بەرکەوتنم هەبووە لە ماوەکانی ڕابردوو بەردەوام کاری لەگەڵ کردو تەنانەت دوا بزانم ژمارەی یاریگاتان هەیە و ژمارەیەک تیپتان هەیە و بەردەوام لەگەڵ هەندێک لە تیپە میلیەکان دیکەش دەست و پەنجتان نەرم کردووە لەسەر پرسی وەرزش چیتان هەیە؟ بەڵێ کاکسەر بە ڕاستیەکەی ئەوەی کە ناکرێ ئێمە جایکەینەوە لە کۆمەڵگا وەرزش چکە بەشێکی گەورەی پێکهاتەی کۆمەڵگایە. جەنابی سەرۆک فەرمودەیەکە دەفەرمێت ڕۆڵی وەرزش کەمتر نییە لە ناساندنی کورد بە جیهان. هەڵبەتە ئەمە بووە گەڕێتەوە کە وەرزش بەشێکی گرنگی کۆمەڵگای کوردستان نیە. ئێمە لە پارێزگاکانی دووهۆک و هەولێر ڕێژێکی زۆر یاریگامان هەیە و یاریگایانە گەنجان و لاوان تێدا لە فۆرمیکی ڕێخستنە کە پێشتر ئاماژەم پێکرد فۆرمی تیپە ملیەکانە لەو چوارچەوەیەدا بەشداری خولەکان دەکەن و بەردەوام خول و پاڵەوانێتی لە وارە دەگرێتەوە. دیارترین ئەویان کە مۆری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانە خولێکمان لەژێر ناونیشانی خولی بارزانی نەمر لە هاوێنی پارساڵ کردبووە. ئەم خولە کە بۆ ماوەی 9 ساڵ بوو ڕایگیرا بوو، بەڵام جارێکی کە دەستمان پێکردەوە لە سەرانسەری کوردستان بە ناوی هەڵبژاردەی ناوەندەکان بەشداریان تێدا کردوە گەنجان و لاوان و توانیان بۆ نمونە 2 هەڵبژاردە بچنە کۆتایی و ئەو بوو کەرکووکی دڵی کوردستان خەڵاتی ئەم پاڵەوانێتی بردەوە. یعنی لە بواری وەرزشە خولێکی هەرە بەهێز کە بە ناوی خولی بارزانی نەمر و خولێکی پیرۆزە ئێمە بەشێکی زۆری ئەو خولەدا کە ئاماژەی پێداکەین پێش هەموو شتێک بریتە لە ڕەوشت لە ناو خولەکەیە 2 یاریزان فێری ڕۆحێکی نیشتیمانی و نیشتیمان پەروەری بێت. سەرڕای ئەوە یاریەکی هێمنانەوە بە گیانێکی وەرزشانە یاریەکان بەڕێوە بڕوات. ئەمە کە بڵین ئەم خولە کە دیارترین یەکێکە لە خولە دیارەکانی کوردستان کردومانەتەوە گەنجان و لاوانمان لە ڕێگەی خولە بەشدار دەبن و توانەکانیان بە دیار دەخین بۆ هەم تیپە وەکو ئاماژان پێگەرەوەکو یانە پلەیەکەکان وەگەر بۆ هەڵبژاردەی کوردستانیش. کاکشمان باسی جەنابەت باسێک لەسەرەوەی کە یەکێتی لاوان بە پێم قۆناغا کۆمەڵێ چەمکی تازە و کۆمەڵە چالاکی تازەی هێناوەتە بوون لە خولی سەربازیەوە بۆ کۆمەڵێک کاری وەرزشی بۆ گرنگیدان بە کۆمەڵە خولی پیشەیی کە لە ڕاگەیاندن و تەکنۆلۆژیا و تا ئیلە ئاخیری کە ئەو هەوڵتانەوە توانەکانی لاوان پەرە پێبن. بەڵام ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردی هەستی پێەکەین هێشتا جۆرێک لە ناڕەزایی جۆرێک لە گازندە هەیە لەلایەن لاوانی کوردستانەوە. خوێندنەوەی تۆ چییە بۆی کە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانیان بەرنامەی چیە لەوەی کە بتوانێت بەشێکی زۆری ئەم ڕەخنە و گازندانە بە ئاخارێکا ببا کە لاوانی کوردستان پێی دڵخۆش بن و ئاسی ڕەخنەکان کەم بێتەوە و ئاسی دەستکەوت و ئەو پەرەپێدانەی کە یەکێتی لاوان بەرزی کردوەوە زیاتر بێت. زۆر سپاس. ڕاستەکەی کاک سەربەست واقعێک هەیە کە ڕەخنە و گلێ و گازندە لە کۆمەڵگای هیچ کات کۆتایی پێدا. ئەگەر کۆتایی پێوە من بێتە کۆمەڵگایکی نمونەی و کۆمەڵگای نمونەی لە دنیای گلۆباڵیزیشنە زۆر قورسە فەرەهەم بێ. بەڵام قسە لەسەر ڕێژەیە باشە چەند بتوانین کار لەسەر ئەوە بکەین کە ڕێژەکە کەم بێتەوە. ئێمە سەرکردن بە هەیکەلێتی خۆماندا بە بەرنامە و پرۆگرامی خۆماندا و دوجار سێری کۆمەڵگا بکەین بزانین جیاوازیەکە چییە. یەکێتی لاوان ئەوەی کە بتوانێت لە ڕێگەی پرۆگرامەکانیەوە خزمەت بە لاوان دەکات، بەڵام زۆر جار مەرج نییە ئەو بەرنامەی کە دایدەنێت بۆ هەموو لاوێک بێت. ڕەنگە هەندێک لاو هەبێت خواست و ویستیان جیاوازتر بێت. یەکێتی لاوان ڕێکخراوێکی قازانج نەویستە، واتە ڕێکخراوێکە کە بۆ خزمەتی لاوان و گەنجان هاتۆتەکایەوە. ڕەنگەگەن لاوێک گەنجێک بیەوێ خۆی بە بزنسەوە خەری بکات، کەواتە ئێمە ناتوانین ئەو کەلێنە بۆ ئەو لاوەیە خۆت بۆ گەنجە پڕکەینەوە. بەڵام خۆی کە
قسەی هەرە سەرەکی خودوتەی هەرە سەرەکی ئێمەیە لەم بوارەدا بتوانین زۆرترین نەک هەمووی زۆرترین خواستەکانی لاوان بێنەدین. ئێستا لاوێک لە قوتابخانە یاخود لە زانکۆ کۆتایی بە پرسی خوێندن دێنێت. گرنگە ئێمە بتوانین وەک لاوان دەستی بگرین و دەستیشمان گرتووە لە ناو ڕێکخراوەکە جێ بکەینەوە و ڕێگە بدەین کە توانەکانی خۆی ممارەسەی توانەکانی خۆی بکات. ئەمە خاڵێکی سەرەکی. خاڵێکی دیکە ژینگەی ئێستەی کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستانە ژینگەیەکی تا ڕادێک دەتوانم بڵێم هەم لەبارە هەم نالەبارە. ئەمە دوولایانەیە. بۆچی؟ لەبەرەوەی ئێستا ئەگەر نالەبارە ڕێژەیەکی زۆری ڕێکخراوەکان دروست بوون و ڕێژەیەکی زۆری خواستویستیش هەیە واتە خواستویستەکان زیاترێکە لە ڕێژەی ڕێکخراوەکان. ئەمە یەک. دوو، ئێمە لە کاری ڕێکخراوەییە دەبێت منافەسە بکەین. منافەسە لەسەرەوەی کە بتوانین لەگەڵ ڕێکخراوێکی دیکە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە لاوێک بکەین. واخود باشترین بەرنامە، باشترین کار پێشکەش بە بڵین گەنجێک یاخود لاوێ بکەین. لەم قۆناغەدا ڕۆڵی ئێمە وەک لاوان بەبێ ئەو بارودۆخەی کە پێشتر ئێمە ناو قەیرانێکا بووین لە قەیرانەکەەوە دەربازمان کردو تا هەستەی استقرارێکی بەخۆ نەبینیوە. ئەو کاتێک کە استقرارێکی باش بەخۆ دەبینێت دەتوانێت لەم قۆناغی ئێستا باشتر خزمەت بە لاوان بکە. کەواتە هەلومەرجەکانی ژینگەیی، هەلومەرجەکانی سیاسی، هەلومەرجەکانی جوگرافی بوارە دەدات ئایا دەتوانانی زۆرترین یاخود کەمترین خزمەت بە لاوان یا بەخۆ گەنجام بکەین. کاکشمان بەشێک لەو شتەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردی بەری ئەکەوین کۆچی لاوانە. ینی هەتا ئێستا سەربارەوەی کە بۆ قۆناغی کەرێمی کوردستان بژانەوەکی ئابووری باش بەخۆیەوە بینی و تەنانەت کۆچی پێچەوانەش دروست بوو بەشێکی زۆر ئەوانەی ڕۆشنە دەروی وڵات بەتایبەتی بە ئەوروپا گەڕانەوە بۆ کوردستان. بەڵام ئەوەی کە ئێستا بەری ئەکەوین لە ماوەی ئەو 3-4 ساڵی ڕابردوو دووبارە شتێک لە کوردستان خەریکە هەڵەیە بە ناوی کۆچ و بەتایبەتی کۆچی گەنجان. خوێنەوەی ئەوە بۆم پرسە چییە و قسەتان لەسەری چییە؟ ڕاستیەکە ئێمە خۆی لە دوو-سێ خاڵێکا بینێتەوە. یەکەمیان ئێمە حکومەت نین تا بتوانین هەموو ئەو خواستویستانی کە گەنجان هەیە بەدی بێت. ئەمە یەک. ئەرکی سەرەکی حکومەتە لە ڕەخساندنی هەلی کار و دامەزراندن بۆ لاوان و گەنجانمان. خاڵی دووەم ئەوەی کە ئێمە وەک لاوان تێڕوانینمان بۆی هەیە ئەوەیە کە لاو لێرە بەهۆی هەبوونی ئەم هەموو پارادۆکسە لە سیاسەتی هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە هەندێک حزبی بڵین هەندێک پارتی بچووک و هەندێک پرۆژەدا کە ئێمە قەتەوانە بە پارت حساب ناکەین بڵ پرۆژەی سیاسین دروست بوون بۆ لێدانی مەبەستێک ئامانجێک بێت. ئەمە وای کردووە تۆزێت لە نائومێدی بۆ گەنجان دروست بێت. خاڵێکی دیکەی ئەوەی هەیە کە گەنج لە ئێستاە بە دوای حەز و خواستویستەکان دەگەڕێت. ئایا ئەو حەزویستانی کە لە هەرێمی کوردستانە یاخود لە وڵاتێکی دیکەیە هاوشێوەیە هاوتەریبە لەگەڵ هەرێمی کوردستانە یانە؟ چونکە ئەم خاڵانە ئێمە ئەم پرسیارانە یاخود ئەم تێبینیانە ئێمە دەگەێنێتە نەتیجەکە. بە بڕوای ئێمە ئەوەی کە ئێستاە دوو نمونەی زۆر وازە هەیە کاک سەربەست حەزەکەم بۆ لاوانی بە تایبەتی شاری سلێمانی باز بکەم. یەکەمیانەوەیە لاوانی ڤێتنام هاوشێوەی سەرکردە سیاسیەکانیان ڕووبەڕۆی ئەمریکا بوونەوە بۆی وڵاتەکان سەربەخۆ بێ. بەشێکی گەورەی ئەم نمونەیە بەرپرسیارەتیە، بەرپرسیارەتیکی نیشتیمانیە دەبێت هەستی پێ بکات. خۆناغی ئێستای هەرێمی کوردستان خۆناغێکی ڕاگوزەرە یاخو خۆناغێکی ئینتیقالیە. دەبێت شان باتە بەر پرسە نیشتیمانیەکان و بەیەک و کۆمەلگا بڵین کۆمەلگای کوردستانی دروست بکات. چونکە کۆمەلگا تەنها لایەنێک نییە، چەند لایەنێکە یاخود چەند جوانە بێکە. نمونەیەشی دیکەیەوەی کە هەبوو لاوانی ئەڵمانیا بوو. ساڵی 1970 دیواری بەرلینیان ڕوخان. ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی ئەڵمانیان نەهێشت، هەمووی بوو بە یەک ئەڵمانیا. ئەمە پێی دەوترێت بەرپرسیارەتی نیشتیمانی. خۆ دەکرات ئەو کاتە لاوێکی ئەڵمانیا خو گەنجێکی ئەڵمانی هیچ هەست بە بەرپرسیارەتە ناکات و بڕات بۆ وڵاتێکی کە فەڕەنسا لێو نزیکە باشترێک و خۆشترێک بژیا خۆ وڵاتانی چوار دەورێ. بەڵام هاووتی دەبێت من وڵاتەکەی خۆم بنیاد بنێم. نابێت ئەم دوو ناوە هەبێت ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، دەبێت هەردووچی بکرێتەوەنێ بەیەک ئەڵمانیا. ئەو ئەڵمانیای ئێستای لێبەر هەماتووە.
وەزی ئێستا هەرێمی کوردستان ئێمە لە قەیرانێکی دارایی و ئابووریا بووین، ئێمە لە قۆناغێکی بڵین سەرەتایی کۆمەڵگایە داین، دەبێت هەمومان شانی بخینە بەر و هەست بە و بەرپرسیارەتی بکەین بۆەوەی ئەم وڵاتە دروست بکەین، وڵاتێک دروست بکەین. ئامانجی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە خزمەت بڵێن لە خەباتکردنی چەکداری و شۆڕژیێڕی بۆ ئەوە بۆ کە ئێمە وڵاتێکی سەر بەخۆمانە بێ هاوشانی هەموو وڵاتەکانی دیکە. دەبێت لاوی ئێستا لە ڕێگەی بوارەکەی خۆ یاخود تواناکانی خۆی و بتوانێت کۆمەڵگا بەهێز بکات وە کە کۆمەڵگاش بەهێز بوو، هەموو بنەماکانی کۆمەڵگا بەهێز بوو، خۆی دەوڵەتی تێدا بەدی دەکرێت. کەواتە ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوەنێ ڕێگریەکان وا دەستنیشان بکەین کەوە ئەم وڵاتە هی کەس نییە، هی هەمومانە و هەمومان پێکەوە جوانین و دەبێت ئەرکی سەرەکی ئێمە ئەوە بێت لەم وڵاتەدا هەمومان پێکەوە بیپارێزین، نەکوو بەجێ بهێڵین و ئەو بەرپرسیارەتە بۆ کەسانێکی دیکە کە کەسانێک کە لەسەر سینیە وڵاتیان فرۆشت، یاخود بۆ کەسانێک کە هاتوون ئامانج و پرۆژەیەکیان هەیە دەیانەوێت لە وڵاتە جێبەجێکەین. ئەرکی سەرەکی ئێمەی لاوان و گەنجانەوەیە کە وڵاتی خۆمان بنیاد بنین. ئەگەرچی چەند ساڵێکی خۆشیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد باشە لە 2023 تاکو 2013 خەڵک هەبوو لە ئەوروپا دەگەڕاوە، بەڵام لە قەیرانەکان نابێمە لە خۆشیە لەگەڵ لە ناوە وڵاتەیە بین وە لە ناخۆشیشا بەجێ بێڵین. هۆشیاری نیشتیمانی گەورەترین معریفەی تاکە بە بڕایە. بەڵام کاکشەوان ینی ڕەنگە ئەوانەی کە کۆچەکەن یان ئەوانەی گەڕڕەخنەوە و گازندیان هەیە با گەرچی ما بێت شنۆ لە کوردستان لە هەندێک شتا ڕەوایەتی لە پرسەکانە هەیە. ئێوە وەکو یەکێتی لاوان یان وەکو ڕێکخراوەکانی لاوان و گەنجان چەند توانیتانە فشار لە حکوومەت بکەن لەوەی کە زمینە سازێکی باشتر بۆ لاوان بۆ گەنجان بە تایبەتی لە پرسی هەلی کار و دەسەبەرکردنی ژیانێکی شایستەترا بۆ خەڵک بەگشتیەوە بۆ لاوان وەکو ئەوەی کە ئێوە ڕێکخراوێکی لاوانە. زۆر تەواوە کاک سەربەس ئێمە لە لێک دوو بڵین ناوچە سمیناری ئەومان کردووە لەسەر کۆچی گەنجان بۆ کۆچی لاوان بۆ دەرەوەی وڵات، بەڵام گرنگترینیان ئەو بوو کە ئاماژەم پێکرد ئێمە ڕاپرسێکمان کردووە و دەرەنجامەکەیمان داواتە حکوومەت و داواکاریشین کە حکوومەت بتوانێت کار لەسەر و پۆینتانە بکات بۆ ئەوی بتوانێت باشترین دەرفەت بۆ گەنجان بڕەخسێنێت. خۆی بە ئەگەر واقعەکەی شوەرگرین کۆچ دیاردێکی جیهانیە، ینی ساڵانە لە هەموو وڵاتێکە ئەنجام دەدرێتەوە شتێک ڕێژەکەی هەستەکە لە هەڵکشانە ڕێژەکە لە هەڵکشانە وەکو پێم وتی ئەگەڕێتەوەێ بۆ چەند خاڵێک ئەو خاڵانەی کە سەرەتا ئاماژەم پێکرد و بە ڕێگریکردن لەم خاڵانە دەتوانێت ئەو ڕێژەیە کەمتر لێ بکرێتەوە. بۆ نمونە ساڵی 90ەکانە کاتێک کە شەڕ و کێشە و قەیران هەبوو لە وڵاتەیە کۆچێکی زۆر کراوە، بەڵام مۆتا لە دوای پرۆسی ئازادی عێراق و گەنجێکی زۆر گەڕاوەتەوە، جارێکی کە بڵین لە ناخۆشیدا ئەم وڵاتی بەجێ هێشتووە. واقعەکە شەر ئەوەیە، ینی مرۆڤ لە ژیاندا بە دوای سەقامگیری دەگەڕێت، بە دوای ئاسایشدا دەگەڕێت، بە دوای ئەوە دەگەڕێت کە ژیانێکی باشتر و خۆشتر بۆ خۆی بدۆزێتەوە. بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترەوەی کە پێشتر ئاماژان پێکرد ئەو بەرپرسیارەتە نیشتیمانەیە کە دەتوانین ئەمە ڕۆڵی تا بینین لە ڕێگەی پێشکەشکردنی وەکو وتم هەنگاوی یەکەم ئەو شێوازی ئەو ڕاپرسیە بۆ کایوانە بە حکوومەت. خاڵێکی دیکە ئەوەی کە ئێمە لە بەرنامەدا وەک ناوەندی باڵای سلێمانی پانێڵێک کە ئایا گەنج چۆن دەتوانێت ڕۆڵی خۆی هەبێت لە کۆمەڵگادا لە بیاتیەوەی بیر لە کۆشکاتەوانێ بیر لە بنیاد نابکاتەوە. من لە بەرنامەی داهاتووی ناوەندی باڵای سلێمانیدا کە چەند توێژینەوەیەکی تێدا پێشکەش دەکرێت و گەنج بواردەدرێت گەنج قسە بکات و ئەمە هەمووی کۆ دەکرێتە کارنامەیەک یاخود دەکرێتە وەرەقەی کارێک پێشکەش بە حکوومەت دەکرێت بۆ ئەوی کاری لەسەر بکات. کاتی بەرنامەکان بەرە کۆتایی ڕوا پێم خۆشە زیاتر لەسەرەوە قسە بکەی کە بۆ ئەم ساڵی 2020 و ئەم قۆناغە تازەیە کە ئێستا هەرێمی کوردستان جۆرە لە جۆرەکان ڕووی لە گەشەکردنە کابینێکی نوێی حکوومەت، خولێکی نوێی پەرلەمانی، سەرۆکێکی نوێی هەرێم، جۆرە لە جۆرەکان دۆ هەرێمی کوردستان جۆرێک لە هەڵکشانی بەخۆیەوە بینیوە. بەرنامەیەکی لاوان و بە تایبەتی ناوەندی باڵای سلێمانی بۆ ئەم ساڵی 2020 چییە؟ وەکو پێشتر ئاماژەشم پێکرد یەکێک لەو بەرنامانە ئەنجامدانی ئەو پانێڵەیە، دواتر خۆڕ زیاتر ڕێخستنەوە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک خۆلی پیشەیی کەم خۆرە پیشەیانە سوودێکی زۆری هەیە بۆ گەنجان و لاوان و خاڵێکی دیکە ئەوەی کە ئێمە وەک لاوان ینی
ئەرکی سەرەکیمان دەبێتەوە لەو وەرشدا وەک خودی شخصی ناوەندی باڵای سلێمانی بەرنامێکمان ئامادە کردووە کە هەموارکردنەوەی یاسای ژمارە 2 ساڵی 2012 عفو ژمارەیەکی ساڵی 2012 کە بریتە لە پرۆژەی بچووکی لاوان یاساکە ئەم یاسای هەموار بکرێتەوە و زۆرترین گەنج بتوانێت بەشدار بێت و سوودمەند بێت لەو قەرزە بچووکانە کە حکوومەت پێی دەدات و پرۆژەی بچووکی پێ بکاتەوە و بتوانێت لەو وارەدا یاخود لەو مەجالەدا هەم بێتە داهاتێک هەم بێتە ڕێکی جوان بۆ کوردستان یاخود بۆ نیشتیمانەکەمان ئەمە خاڵێکی سەرەکی دەبێت خاڵێکی دیکەوەی کە ئێمە بەردەوامیمان هەیە بە خولە وەرزشیەکانە لە هەموو بوارێکدا زیاترینیش کە ئێمە تەرکیزمان کردوتە سەری ئەوەیە کە ڕۆڵی ئافرەت لە ناو ڕێکخراوەکانی لاوانە زیاد بکەین بۆ نمونە ئەمە لە مانگی سایە خولێکی مەلەوانی بۆ ئافرەتانمان دەبێت خولێکی دیزایانی شێوازی دیزایانی جلوبەرگی ئافرەتانمان دەبێت خولی ئارایشگا بە بەردەوامی ئەمان دەبێت و لە ئێستادا کە ئێمە ئامادەکاری بۆ دەکەین ڕاپرسێکی کەیە کە ئایا گەنج لە کۆمەڵگای سەنتەری شاری سلێمانیدا چ جۆرە چالاکیێکی پێخۆشە ئەو ڕاپرسیە کە دەیێتەوە دەستی ئێمە کاری جدی لەسەرەکەین بۆی بتوانین زۆرترین ئەو چالاکیانە ئەنجام بدەین. شەوان کوردستانی بەرپرسی ناوەندی باڵای سلێمانی کێتی لاوان خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاوا ئامادە بووی. سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ ستافی تەلەڤیزیۆنی سلێمانی. ئازیزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.